هەردوو دامەزراوەی ڕێخستن و دیراساتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نیشان بدەین کە خۆمان مولزەم کردووە لە ماوەی یەک ساڵی داهاتوو یان تا ئاگاتەیەکی 2025 هزار کادر لە ئۆرگانە جیاوازەکان بۆ کاری جیاواز لەسەر ئاستی جیاواز بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پەروەردە و پێبگەێنین. ئێمە لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال و لە دوای کۆچی سەرۆک مامجەلال و بەهۆی ئەو قەیرانەیەک بە دوای یەکانی کە لە ڕووی ڕێکخراوەیەوە تووشی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کەوتینە دۆخێکەوە کە بواری پەروەردەیی و بواری پێگەیاندنی کادرمان ئەکرێ بڵێم تا ڕادەیەکی زۆر کەم تەرخەمیمان تیانواند بوو. بۆیە ئەم قۆناغە نوێیە بە بیرکردنەوە و بە هەماهەنگی و بە پێکەوە کارکردن هەرچەندە پێشتریشەوە بۆ قۆناغێک دەستمان پێکرد بوو لەگەڵ مەڵبەندی دیراسات گەشتینە ئەو بڕوایەی کە پێویستە هەنگاوی جددیتر ملزەمتر و عملیتر بنین بۆ پێگەیاندنی کادرەکانمان. لە دوای کۆنگرەی یەکێتی ڕۆیەکی تازە هەیە کە بتوانین هەموو دام و دەستگاکانمان بە گوڕ بکەینەوە بە هێزی تازە، بە گەنجی تازە، بە خوێنی تازە، بە ژنان، بە لاوان، بە هەموویەوە خوێندکاران، مامۆستایان، ڕۆشنبیران. ئەم ئەرکێکی قورسە سەرەتا ئێمە ئەو ئیلزامەی خۆمان لەگەڵ مەکتەبی ڕێخستن دەست پێ کردووە کە بێکەوە بتوانین پۆلێکی یاژمارێکی زۆر لە کادران بۆ دامدەستگاکانی مەکتەبی ڕێخستن بکەین و ئەمە وەکو ناوەندێکە بێ وەکو مەڵبەندی دراسات ئەتوانین لەگەڵ مەکتەبەکانی ترش هەمان ئەرک جێبەجێ بکەین.